یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 6 ڕادیکال ڕادیکالیسم. ڕادیکال لە ڕیشەی لاتینی ڕادیکس و بەمانای گرێدرا و بەڕێشەیە. بەم پێیە ڕادیکال لە ئەدەبیاتی سیاسی سەرنج دەدات بۆ دیتنەوەی ڕیشەی ڕاستەقینەی شتەکان بۆ گۆڕان یان باشترکردنی بە تەواوی. سیاسەتی ڕادیکال دەتوانێت بۆ لێکدانەوەی یەک ناوزەت بکرێکە بە کەڵک وەرگرتن لە بانگەشە سەرنجڕاکێش بێتە بەرچاو. بەم پێیە ڕادیکال لە ئەدەبیاتی سیاسی یان لایەنگری بۆ دیتنەوەی ڕیشەی ڕاستەقینەی شتەکان. ئاراستەی مێژووی ئەم وشەیە یارمەتیمان دەدات تا لە کەڵک وەرگرتنی باشتر تێبگەین. مارکس و ئێنگێلس وەکو پێشڕەوانی ڕادیکالیزم ناودەبن و جۆغرافیای ڕادیکالیش کاریگەری وەرگرتووە لە بیر و باوەڕی کۆمەلگاناسی ئەوان. ئەم وشەیە بۆ یەکەمین جار لەلایەن چارلز جیمس فاکس لە ڕێبەرانی حیزبی لیبرال لە وڵاتی ئینگلیز بەکاری هێنراوە. فاکس پێویستی چاکسازی ڕادیکالی ڕاگەیاند و لە دوای ئەمە لایانی بناژۆخوازی حیزبی لیبرال بە ناوی ڕادیکال نێوبانجی دەرکرد. لە نێویاندا کەسایەتی وەکو جان ئێستوارت میل، جۆزف جیمبێرلین، دەیوید لوید جۆرج بوونیان هەبوو. ڕادیکالیزمی ئوروپایی لە دەیەی 1920 تا ڕادەیەکی زۆر لە ژێر کاریگەری مارکسیست و ئێستالینیست دابوو. ڕادیکالی نوێکە چەپی نوێشی پێدەڵان لە دەیەی 1960 زاینی وەکو کاردانەوەیەک بۆ بەکارهێنانی بێسەروبەر لە ژیانی ڕۆژانە لە جیهانی سەرمایەداری هاتە ئاراوە. تایبەتمەندی چەپی نوێ ئەوە بووکە هەم لەگەڵ کۆمونیستی سازماندرا و دژایەتی هەبوو، هەم لەگەڵ سەرمایەداری سازماندراوی جۆری ئەمریکایی. بەم هۆیەش ئەم ڕوانگەیە لە نێوان ڕووناکبیرانی کۆمەلگاکانی پێشکەوت و زیاتر جێپەسەند بوو. لە ماڵپەڕی ویکیپیدیا نووسراوە ڕادیکالیزم بەمانای لایەنگری لە ئاڵوگۆڕە کاریگەریەکانی کۆمەلگایە. ڕادیکال لەلایەنی وشەیی بەمانای بنچینە و ڕیشەیە و لە زانستە مرۆیەکان بەو بیرانە دەڵێن کە خوازیاری دەستپێکردنی پلانی تند و قورس و ڕیشەی بۆ باشتربوونی کۆمەلگا و ئاڵوگۆڕی بنەڕەتی لە کاروباری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتین. ڕادیکالیزم بە ئاینی ئەو کەسانەش دەگوترێکە بیر و فکری چەپیان هەبێ. لە بەرامبەری ئەواندا لیبراڵەکان و میانەڕەوەکان و دواتریش بناژۆخوازەکان بوونیان هەیە. لە سەرێکی دیکەی توێژی سیاسی کۆنەپەرستەکان بوونیان هەیە کە خوازیاری گەڕانەوە بۆ ڕابردوون. لێکۆڵینەوە لە ڕوانگەکانی ڕادیکالیزم بریتیە لەوەی کە ئەم ڕوانگەیە بە ناوی بەرهەمی پاڵەچی وەرسەرخانێکی کۆمەڵایەتی پێناسەی دەکرێت و لە مەکتەبی فەلسەفی دژەکانی وەکو ئانارشیست، مارکسیست، سوسیالیزم، فێمینیزم بە پێی جەوهەری هەر کامیان کاریگەری هەبووە و لە دەرەنجامدا جۆغرافیای ڕادیکال بە کاریگەری لە بیر و فکری کۆمەڵناسانەی ئەم مەکتەبانە بە شێوەیەک کارتێکەریان هەبووە. ئەم وشەیە زیاتر بۆ کەسانێک بەکاردێنن کە لە بنەڕەتی سیاسی و کۆمەڵایەتی مەوجود ناڕازین و تووڕەن و خوازیاری ئاڵوگۆڕی کۆمەڵایەتین لە کۆمەڵگای ئەمڕۆدا. بەو کەسانە کە خوازیاری ئاڵوگۆڕی بنەڕەتی بۆ باشتربوونی دۆخی ئابووری و کۆمەڵایەتین ڕادیکال دەگوترێ. بەڵام لە ئەمریکا ئەم وشەیە زیاتر سەبارەت بە سوسیالیستەکان و کۆمونیستەکان بەکاردێنن. لە ئەوروپا بۆ گروپە ڕێفۆرمخوازەکان بەکاردێنن. لە مانای گشتی ئێستاشدا وشەی ڕادیکال بە مانای بنچینەی و سووربوون بەکاردێت. بۆ نمونە لە دەستەواژەی ئێمە خوازیاری ئاڵوگۆڕی ڕادیکالین یان ئەم بابەتە پێویستی بە گۆڕانی ڕادیکال هەیە. ڕادیکال بە مانای سووربوون ڕیشەیی و بنچینەییە. ئێستا ئایا دەتوانین ئامۆژگارێکی شیاوی کەڵک وەرگرتن لەو بەکارهێنانی بێسەر و بەرجێشکەرانە دەرکێشین؟ بەلانی کەمەوە باشە بزانین چ کاتێک ڕادیکال مانای باشی هەیە و چ کاتێک مانایەکی خراپ. ئایا من دەبێت بەرامبەر بە بەڕێوەچوونێک یاساگەلێک کە بەلای منەوە گەمژانن جبهەیەکی ڕادیکال بگرم، یان تۆ دەبێت بۆ دروستکردنی جۆرەکەی کێشی تازە خۆت ڕادیکال بناسێنی؟
بەگشتی باڕستی سیاسی ڕادیکاڵ بە تەواوی گرێدراوە بە توانای پەیوەندی گروپەکان. حیزبی کرێکار سەبارەت بە ڕادیکاڵ ناونانی خۆی زۆر بە وریایی دەزوڵێتەوە، چونکە دەیهەوێت لە نێو خەڵکدا نەفرەت ساز نەکات. بەڵام بناژۆ خوازەکان دەتوانن خۆیان ڕادیکاڵ بناسێنن، چونکە بۆ 5 ساڵی داهاتوو دەسەڵات لە دەستی ئەواندایە و هەر کارێکی بخوازن دەتوانن بیکەن. بەڕەواڵەت کارەکانیان بریتیە لە بڕینی لێبوردەی ماڵیاتی کرێکارانیش لەخۆ دەگرێ. هەرچەندە لە درێژایی شەڕی هەڵبژاردندا بەڵێنیان دابوو نەبڕدرێ. ئێستا حکوومەتکردن بە پێیخواستی گشتی خەڵک بۆتە ڕێکارێکی ڕادیکاڵ.